ئەگەر ماوەیەکدان بە خۆماندا بگرین دواتر قازانجێکی گەورە دەکەین. ئەمە پاساوی عەربستانی سعودیەیە بۆ وڵاتانی بەرهەمهێنەری نەوت لەبارەی پێداگریکردن لەسەر کەمکردنەوەی هەناردە و بەرهەمەوە کە بۆتە هۆی چەقبەستنی نرخی بەرمیلێک نەوت لە دەوروبەری $30دا. چاودێران پێیان وایە ئەمدان بەخۆداگرتنی سعودیە داوای دەکات لایەنێکی بەرژەوەندی دوورمەودای وڵاتانی بەرهەمێنی تێدایە کە شەڕکردنە لەگەڵ بەرهەمی نەوتی بەردین بۆ دوورخستنەوەی لە بازار و لە کێبڕکێ. لایەنێکی تریشی شەڕی ئابووری سعودیە خۆیەتی لەگەڵ ئێران و رووسیا بە تایبەت پاش گرشبوون و بەریەکەوتنی ئەجەندا و بەرژەوەندیەکانیان لە هەریەک لە سووریا و یەمەن. ئەم شەڕی سعودیە لەگەڵ کۆمپانیەکانی نەوتی بەردین کە بنکەی سەرەکیان ئەمریکایە هەروە ئاسان و بێباج نییە، چ بۆ خۆی و چ بۆ وڵاتانی تری بەرهەمێنی ئۆپێک، چونکە مانەوەی نرخی نەوت بەنزمی بووەتە هۆی ئەوەی بودجەی سعودیە هەر لەم ساڵدا بەڕێژی لە 20 کورتهێنانی هەبێت. بەپێی خەمڵاندنی هەندێک لە بانکە ئەمریکەکانیش ئەگەر نرخی نەوت لە $30دا بۆ ماوەیەکی درێژ بمێنێتەوە کێشەیەکی زۆر بۆ سعودیە دروست دەکات، چونکە پارەیەدەکەکانی لەم حاڵەتەدا تەنها بەشی 3 بۆ 5 ساڵی تر دەکات. مە لە کاتێکدا ئەم وڵاتە لە ئێستادا لە هەموو کات زیاتر پێویستی بە پارەیە بۆ چەندین بوار. گرنگترینیان بریتین لە جەنگی یەمەن، یەکخستنی هەڵوێستی وڵاتانی عەرەبی لە ڕێی کۆمەککردنی دارایی ئەوانیان کە کێشەی ئەبووریان هەیە، وەکو ئوردن و میسر و مەغریب. یەکلایەکردنەوەی دۆسی سووریا و لە مەشگرنگتر ساڵبوون بەسەر مەترسیەکانی داعش لەسەر ناوخۆی سعودیە. هەندێ ناوەندی ئابووری و ئاژانسی میدیایی ئاماژە بۆ دەکەن سعودیە لە شەڕی نەوتی بەردیندا کەوتۆتە سەر ڕێگەی سەرکەوتن. ئەم ناوەندانە بەڵگە بۆ پاشەکشە گەورانە دەهێننەوە کە کەرتی پیشەسازی نەوتی بەردین لە ئێستادا بەخۆیەوە دەیبینێت، بەتایبەت کە تێچوونی بەرهەمێنانی هەر بەرمیلێکی ئەم جۆرە لە نێوان $30 بۆ $60دایە و بەرگەی نرخی فرۆشتنی $30 ناگرێت. هەر لەبەرەمەش ئاژانسی وزەی نێودەوڵەتی پێشبینی دەکات ئاسی بەرهەمێنانی نەوتی بەردینی ئەمریکا بە بڕی 600,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا دابەزێت کە دەکاتە گەڕانەوە بۆ ئاسەکانی 2008. لەسەر ئاسی سیاسیش هەندێک لە چاودێران پێیان وایە ڕەنگە سعودیە نەتوانێت بەرەنگاری رووسیا و ئێران ببێتەوە بەهۆی باڵادەستی سەربازی و بەهێزی نفوزیانەوە، بەڵام دەتوانێت ڕێگە لەوە بگرێت لە ئێستادا گوژمەپارەی زۆریان بێتە دەست بە تایبەت ئێران کە زۆر تامەزرۆی گەڕانەوەیە بۆ بازار. بەڵام گرفتەکە بۆ سعودیە ئەوەیە خۆی تا چەند دەتوانێت پشودرێژ بێت. لە ئێستادا و لە پاش ڕێکەوتنە چوارقۆڵیەکەی دەوحەی پایتەختی قەتەر نرخی نەوت تا ڕادەیەک لەبارەی جێگیریدا لەسەر $30ەوە. هەندێک ئاماژەی باشبوونی فاکتەر ئابووریەکانیش لە ئارادایە لە بازاری نەوتە. بەڵام مانەوەی قەباری نەوتی ئەمبارکراوی جیهان لە سنووری 500 میلیۆن بەرمیلدا و مانەوەی زیادەی نەوت لە چاوخواست لە دەوروبەری 2 میلیۆن بەرمیلی ڕۆژانە گوشارێکی گەورەیە بەسەر نرخەکانەوە و بەبێ کەمکردنەوەی بەرهەم و ڕێژەی هەناردەی بەربوونەوەی نرخی نەوت لە مەودای کورتدا شتێکی قورسە. ئیترەوە کەمکردنەوەیە بە بڕیاری وڵاتانی بەرهەمهێن بێت یان شکست و ئیفلاسی کۆمپانیەکانی نەوتی بەردین. ئێستا شەڕ و ململانەکە لەم تەوەرەیەدا چەقی بەسوە و عەربستانی سعودیە سوورە لەسەر ئەوەی کەمکردنەوەکە لە نەوتی بەردین و بە فاکتەری ئابووری بێت، نەک بە بڕیاری سیاسی وڵاتانی بەرهەمهێن.